بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەرداوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی خالید حەسەنزادە بەڕێوەچوونی کۆڕی شێعر و خوێندن و لێکۆڵینەوە لەسەر بەرهەمەکانی مامۆستا ناری لە سەقز، زەوتکرانی داراییەکانی 19 هاوڵاتی لە پارێزگای کوردستان، ناڕەزایەتی کرێکاران و خانەنشینکراوانی تامینی اجتماعی و سەپاندن و پژڕاستکردنەوەی حکمی زیندانی بەسەر چەند چالاکێکی پەیوەندیدار بە ناڕەزایەتیەکانی 1404. درێژەی هەواڵەکان بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی خالید حەسەنزادە. بە پێی راپۆرتەکان پاش تێپەڕبوونی 16 ڕۆژ بەسەر دەست بە سەرکرانی خالید حەسەنزادە هاوڵاتی کوردی خەڵکی شاری پیرانشار هێشتا زانیاریەکی ڕوون سەبارەت بە چارەنووس و شوێنی ڕاگررتنی ناوبراو لە بەردەستدانیە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو هاوڵاتیە بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعات بۆ سەر ماڵەکەی بەو پەڕی توند و تیژەوە دەست بەسەر و ڕەوانەی گورتوورخانە ناوەندە ئەمنیەکان کراوە. شانی باسە کە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەری سەربەخۆ و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی پێبەشکراوە. بەڕێوەچۆنی کۆڕی شێعر و خوێندن و لێکۆڵینەوە لەسەر بەرهەمەکانی مامۆستا ناری لە سەقز. ڕۆژی شەممە 23 جۆزەردان کۆڕێکی شێعری خوێندن و لێکۆڵینەوە لەسەر ژیان و بەرهەمەکانی مامۆستا ناری لە شاری سەقز بەڕێوەچوو. بە پێیە وێنانی کە بەدەستمان گەیشتوون ئەو کۆڕە لەلایەن ناوەندی کولتوری ئەدەبی وریشە لە هۆڵی کتێبخانەی گشتی پارکی سەقز ڕێکخرابوو و ژمارەیەک لە شاعران و نووسەرانی تێدا بەشدار بوون. لە ماوەی کۆڕەکەدا ژمارەیەک لە شاعران و نووسەران باسییان لە ژیان و بەرهەمەکان و تایبەتمەندیە ئەدەبیەکانی مامۆستا ناری کرد و لێکۆڵینەوە بۆ چوونیان لەسەر کاریگەری بەرهەمەکانیان پێشکەش کرد. شایانی باسە کە لە بەشێکی دیکەی بەرنامەکەدا گروپی مۆسیقای ئاشتی چەند پارچەیەکی مۆسیقای کوردیان پێشکەش بە ئامادەبووان کرد. زەوتکرانی داراییەکانی 19 هاوڵاتی لە پارێزگای کوردستان لا ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕۆژیمی کۆماری ئیسلامی داراییەکانی 19 هاوڵاتی لە پارێزگای کوردستان زەوت کردووە. بە وتەی بەرپرسانی قەزای ڕۆژیم ئەو هەنگاوانە لە پەیوەندی لەگەڵ دۆسیە ئەمنی و ئەنجام دراوە و تا ئێستا زانیاریەکی ورد سەبارەت بە ناسنامە و بارودۆخی ئەو هاوڵاتیانە بڵاو نەکراوەتەوە. بە پێی راپۆرتەکان هەروەها ژمارەیەک دۆسیە قەزایی لە دژی ئەو کەسانە کراونەتەوە و لێکۆڵینەوەکان هێشتا بەردەوامن. شایانی باسەکە لە مانگەکانی ڕابردوودا دەستگای قەزای کۆماری ئیسلامی بە بیانووی پەیوەندی بە تاوانە ئەمنیەکان ژمارەیەک لە دارایی و سامانی هاوڵاتیانی لە ناوچە جیاوازەکانی ئێران زەوت کردووە. ناڕەزایەتی کرێکاران و خانەنشینکراوانی تامینی اجتماعی لا ڕۆژانی ڕابردوودا ژمارەیەک لە کرێکاران و خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە شارە جیاوازەکانی ئێران ناڕەزایەتیان بەڕێوە بردووە و خوازیاری پێڕاگەیشتنی ناوەندەکانی حکوومەت لەسەر داواکاریەکانیان بوون. بە وتەی سەرچاوەکانی ئاگادار کرێکارانی کانگەی بەرکەمەری شاهرود دژ بە نەبوونی ئیمەینی شوێنی کار پێنەدانی هەقدەسە دواخراوەکانیان و بارودۆخی ژیانیان دەنگی ناڕەزایەتیان دەربڕیوە. هەروەها ژمارەیەک لە خانەنشینکراوانی تامینی اجتماعی لە قەزوین دەست بە خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان و هەروەها کەمبوونی هەقدەسەکانیان کۆبوونەتەوە. بەشداربووانی ئەم ناڕەزایەتیە جەختیان لەسەر پێویستی چارەسەرکردنی کێشەکانیان و باشترکردنی بارودۆخی ژیانیان کردوتەوە. سەپاندن و پژڕاستکردنەوەی حکمی زیندان بەسەر چەند چالاکێکی پەیوەندیدار بە ناڕەزایەتیەکانی 1404. بە پێی راپۆرتی گەیشتوو دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی زیندانی ژمارەیەک لە چالاکان و دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی ساڵی 1404 پژڕاست کردوێتەوە. بە پێی زانیاریە بڵاوکراوەکان ئارمان سولەیمانی، مەنسوور کەیبەندەریان سابت و ڕەحیم پوربوداغی لەلایەن دادگای پێداچوونەوەی پارێزگای خوزستانەوە بە کۆی گشتی 6 ساڵ و 1 ڕۆژ زیندانی تعزیریان بەسەردا سەپێنراوە. بە پێی راپۆرتەکان ئارمان سولەیمانی 2 ساڵ و 1 ڕۆژ و مەنسوور کەیبەندەریان سابت و ڕەحیم پوربوداغی هەریەک حکمی 2 ساڵ زیندانی تعزیریان بەسەردا سەپێنراوە. شایانی باسەکە ئەم سێ هاوڵاتیە لە مانگی بەفرانباری ساڵی ڕابردوو لە پەیوەندی لەگەڵ ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی دەست بەسەر و پاشان بۆ زیندانی شەیبان لە ئەهواز گوازرابوونەوە. دەرکردنی فرو خوسرەوی لە ئاموزش و پەروەرش
لە ڕۆژانی ڕابردوو فرۆخ خوسرەوی چالاکی فەرهەنگی و معلمی خەڵکی شارستانی بیبەهان لەسەر کارەکەی دەرکراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو بڕیاری دەرکردنی ئەو هاوڵاتیە لەسەر کارەکەی بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک لەلایەن دەستگای قەزاییەوە دەرکراوە. ئەمە لە کاتێکدایە کە ئەو هاوڵاتیە پێشووتر ڕێکەوتی حوتی گەلاوێژی 1404 هەتاوی لەلایەن هێزانیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بەدانانی بارمتی 2 ملیاردی تا کاتی بەڕێوەچوونی کۆبوونەوەی دادگای ڕژیم لەسەر تۆمەتەکانی بە شێوەیەکی کاتی ئازاد کرابوو. داڕمانی بازاڕی کتێب لە ئێران. بە پێی راپۆرتەکان پیشەی فرۆشتنی کتێب و چاپەمەنی لە ئێران تووشی داڕمانێکی بەرچاو بووت و زۆربەی هاوڵاتیان وازیان لە خوێندنی کتێب هێناوە. بە وتەی خاوەن دوکان و چالاکانی ئەم بوارە بەرزبوونەوەی نرخەکانی کەمبوونەوەی توانای ئابووری هاوڵاتیان و کەمبوونەوەی کڕینی کتێب بۆتە هۆی دابەزینی فرۆشتن و لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین. بە پێی دوایین راپۆرتەکان ژمارەیەک لە دوکانەکانی فرۆشتنی کتێب و گۆڤارەکان لە بەرامبەر ئەم دۆخەدا تووشی کێشەی ئابووری بوون و هەندێکیان ناچار بوون چالاکیەکانیان کۆتایی پێبهێنن. ڕەتکردنەوەی ئیدعای گواستنەوەی 3 ملیارد دۆلاری بۆ کۆماری ئیسلامی لەلایەن ئیمارەتەوە. ڕۆژی شەممە 23 جۆزەردان وەزارەتی دەرەوەی ئیمارەتی یەکگرتووی ئیدعاکانی پەیوەندیدار بە گواستنەوەی پارەیان ئازادکردنی دارایی بلۆکراوەکانی کۆماری ئیسلامی لە ڕێگای ئیمارەتەوە ڕەت کردەوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو وەزارەتە لە بەیاننامەیەکدا جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە هیچ پارەیەک بۆ کۆماری ئیسلامی نەگوازراوەتەوە و هەواڵەکانی پەیوەندیدار بە گواستنەوەی 3 ملیارد دۆلاری دوورن لە ڕاستیەوە. بۆ وتەی بەرپرسانی ئیمارات هەواڵ و راپۆرتە دارایی و سیاسیەکان دەبێت تەنها پشت بە سەرچاوەی فەرمی و متمانە پێکراو ببەستن و دوور بکرێنەوە لە بڵاوکردنەوەی زانیاری نەدروست. خستنە خوارەوەی چەند درۆنێکی کۆماری ئیسلامی لەلایەن ئەمریکاوە. ڕۆژی شەممە 23 جۆزەردان ئەرتشی ئەمریکا ڕایگەیاند کە چەند درۆنێکی کۆماری ئیسلامی لە گەروی هۆرمۆز خستووەتە خوارەوە. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا سنتکام ئاماژەی بەوە کردووە کە ئەو درۆنانە بە مەبەستی هێرش بۆ سەر کەشتیە بازرگانیەکان لە ناوچەکەدا ڕەوانە کرابوون. بە وتەی سنتکام هێزەکانی ئەمریکا پاش هەڵسانگاندنی هەڕەشەکە هەنگاوی پێویستیان هەڵگرتو ڕێگریان لە گەشتنی درۆنەکان بە ئامانجەکان کردووە. جێگای ئاماژەیە کە فەرماندەی ناوەندی ئەمریکا هەروە جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە گەروی هۆرمۆز هێشتا بەڕووی هاتوچووی کەشتیوانیدا کراوەیە و هاتوچووی کەشتیە بازرگانیەکان بەردەوامە. دیپۆرتکردنەوەی دوژنی پەنابەری ئێرانی لە ئەمریکا. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان دوژنی پەنابەری ئێرانی لە ئەمریکا پاش ماوەیەک دەست بەسەرکران دیپۆرت کراونەتەوە بۆ وڵاتێکی سێیەم. بە پێی راپۆرتەکان ئەو دوژنە پاش ئەوەی دۆسیەی پەنابەریان پێشکەش کردووە لەلایەن دەسەڵاتی کۆچبەرانی ئەمریکاوە دەست بەسەرکراون و دواتر بڕیاری گواستنەوەیان جێبەجێکراوە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم بڕیارە نیگەرانیەکی بەرچاوی لە نێو چاودێرانی مافی مرۆڤ و دامەزراوەکانی بەرگری لە مافی پەنابەران دروست کردووە. دوایین هەواڵ درێژەی ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی مەکسیک. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتوون ناڕەزایەتیەکانی خەڵک دژ بە سیاسەت و کارنامەی دەسەڵاتدارانی مەکسیک لە ژمارەیەک ناوچەی ئەو وڵاتە بەردەوامن. بە پێی راپۆرتەکان بەشداربووان لە ناڕەزایەتیەکاندا خوازیاری چارەسەرکردنی کێشەی ئابووری و کۆمەڵایەتیەکان هەروەها باشترکردنی بارودۆخی ژیان و خزمەتگوزارە گشتیەکان بوون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ناڕازیەکان جەختیان لەسەر پێویستی گرنگیدانی دەوڵەت بە داراییەکانی هاوڵاتیان و هەڵگرتنی هەنگاوە کاریگەریەکان کردوێتەوە. بینەرانی ئازیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.